یعنی لە پێش چاوی هەموو دنیا ئەو کارە ساتەی ڕوودرا گەنجی بە ساغی دەسووتێنی والله بەخۆم لەوێ بامایانەم دەهێش ئەو تشتە ڕوو بدا والله یعنی لەو سلێمانیەی دەمەلای بەغیرەت نەبوو دە اختیاری بەغیرەت نەبوو دە پیا و معقول نەبوو ئەمگۆ بەرامبەر چێ ڕاوەستاینە ئەو سووتانەی دەکەی ئەو قەتڵ و عامەی لە بەرامبەر ملەتی خۆت دەکەی پێشتر زۆر قسەم نەدەکرد دەمگۆ قەومەکانی دیش لە کوردی دەزانن پێم عەیب بوو قسەی بکەم بە قورئان بەس ئەڵان گەیشتە منیش کە ڕەشەی هەموو دنیا دیتی گەنجی خۆت لەناو بازار سلێمانی دەسوێنی لێکوژی یەک هاوار دەکا دەبێ بمدەی ئەوەش بکوژم یەک هاوار دەکا الله چەند عەیبە بە شەرمتان بە خۆتان نییە الله چەند عەیبە بە شەرمتان بە خۆتان نییە